کچێکی کورد دوای 23 ساڵ بۆ یەکەم جار باوژ لە دایک و برا ڕاستەقینەکەی دەدات. شوشان کەمال دوای ئازار و ناخۆشی و ڕوبەڕووبوونەوەی چەندین گرفت ئێستا بە کەسوکارە ڕاستەقینەکەی شادبیەوە لە هەولێر. شوشان بەم شێوەیە باسی چیرۆکی ژیانی خۆی دەکات. من بچکۆلانە بووم کاتێک لە دایک و باوکی ڕاستەقینەی خۆم دابڕێنراوم. لەو تەمەنەی منی تیا بووم تاڵی و ناڕەحەتی زۆرم چەشت، بەڵام دوای ئەوەی کە کەسوکارەکەم دۆزیەوە دڵم ئەهوەن بوویەوە و ئێستا دەتوانم بەخۆم بڵێم بەڵێ کەسێک هەیە دوای چەند ساڵێک لە دەردەسەری ئێستا هەناسەیەکی خۆش و پاک بۆ ژیان هەڵدەمژێت و دەرگاکان بەڕوومدا کراونەتەوە. من لە شەخصێ بیستم کە دایکم بە دەمانچە ڕاویان ناوە، سجنەکەشم این بیستە بوو کە یەکەم دەقام لەگەڵ دایکم و ئەوانە بە کامێرە لە فەیسبووکە قسەمان کرد کە خۆی باسی ئەو دەمانچەی کرد لا وتمانەوە ئەوە سێوە کە دایکە ڕاستەقینەکەی شوشانە باز لە چرکەساتی ونبوونی کچەکەی بۆ ڕوودا و دەکات و دەڵێت تەمەنی شوشان زیاتر لە ساڵێک دەبوو. ڕۆژێکیان لە گەڕێکی تومەلیکی شاری سلێمانی لە باوەشی برایەکی بە ناوی فەرەیدون بوو کە ئەو کات براکەی تەمەنی تەنها 6 ساڵان دەبوو. چەند کەسێک شوشان دەڕفێنن. دوای ماوەیەک زانیم کە بە بڕی 500 دینار بە ماڵێکی دەوڵەمەند فرۆشراوە. گوتی ئەو ئافرەتە دەڵێ ئەو کچە هی منە وەک وەرت گرتووە. گوتی ناوەڵی خۆمانە جنسێ. گوتم کچەکەی من نای شەیدایە. گوتی ناوەڵا کچەکەی ئێمە نای شوشانەوە جنسەیەکی تەزویریان بۆ کردبوو. دەزڕۆی بوو. جنسەیەکی تەزویریان بۆ کرد و دەزڕۆی بۆ لاوەختێ گوتیان بڕۆ بۆ مەرکەز سەواڵەکە چوومەتە سەواڵەکە. گوتیان وەڵاهی ئەو ماڵە تازە کڕیوانە بە 500 دینار. وڵا وەختێ چوومەوە دیسان وازم لە ماڵەکە نەهاورد. وڵا کوڕەکە ئاخر وەک پێتم گوتی هی خۆمانە دەسی لێمدایە دەماچە و ئێستا شوشان کە سوکاری خۆی دۆزیوەتەوە، بەڵام چیرۆکەکەی بەلاوە سەیرە و لەو ڕۆژەی زانیوێتی تاساوە. شوشان جگە لە خۆی لە خێزانە ڕاستەقینەکەی خوشکێکی دیکە و سێبرای هەیە. لە تەمەنی 15 ساڵی پێی وتراوە لە دوای کۆچی باوچی زیاتر. لە دوای ئەوە توانیوانە کە پێی بڵێن ئێمە کەسی تۆنین و تۆ لە بنەماڵەیەکی دیکەیت. شوشان کەمال کە ناوە ڕاستەقینەکەی شەیدا سەدرەدینە لە دایک بووی ساڵی 1993 خەڵکی ناوچەی ناوشوانە سەر بە قەزای چەمچەماڵ ماوەی 20 ساڵە لە وڵاتی سوید دەژی. سیلا لەشکر ڕوودا و هەولێر.